ئاگامان لە دوا هەوڵەکانی کاراکردنەوەی پەرلەمان بێەوە لەو بارەیەوە دید و بۆچوونەکانمان پێکەوە تاوتێ کردووە ئومێد دەکەین کە بە هەموو لایەکەوە بتوانین بگەینە ڕێگا چارەی دروست بۆ کاراکردنەوەی پەرلەمان و دەرباسکردنی هەرێم لەم حاڵەتە چەقبەست سیاسی کە تایەتی کە ئەوەش سەرەتایە کە بۆ چارەسەرکردنی هەموو کێشە و گرفتەکانی تر کە هەرێم پێوەی دەناڵێن. ئێمە هەر لە سەرەتاوە هەوڵماندا وتمانە ئێمە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمان بەڵام بە تەوافق و بە بەشداری هەموو لایەن. کۆبنەوەی سێقۆڵیمان هەیە و لەو سۆنگەی شەو پێمان باش بوو لەگەڵ برایانمان لە یەکگرتووی ئیسلامی کوردستان تاوتویەکی ئەو پرسە بکەین و یەکتر ببینین و هەندێک لە زانیارەکان ئاڵوگۆڕ بکەین لەگەڵ یەکە و ئەو پرسیارەی جەنابەتەکەی ئینشاڵا لە داهاتوودا ئینشاڵا نەتیجەکەی دەردەکەین. کۆمەڵ سەرمانوێت هێڵوەسی سەربەخۆی خۆی هەیە.